سۆدیۆمان پڕ کردووە لە تابلۆی جیاواز لە هونەری سترینگ ئارت کە میوانەکەمان ئامادەی کردووە چەندین کەسایەتی جیاواز ئەمڕۆ لە پرۆگرامەکەی ئێمەیە بەشدارن واتە بەوێنە بەشدارن کاکزاخۆ بەکر ئەحمەد شێوەکار کە هونەرمەندی سترینگ ئارتە ئەمڕۆ لە بانگی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشدارەوە باسی ئەم هونەرە و تایبەتمەندەکانی ئەم هونەرەمان بۆ دەکات کاکزاخۆ بەخێر بێ زۆر سپاس زۆر سپاس بۆی لەگەڵمان ئامادەی باسێکی هونەری سترینگ ئارتمان بۆ بکە چی شتێک ئەم هونەرە تایبەتەکات بەڵێ هونەری سترینگ ئارت هونەرێکی تازەیە تا ڕادێک لە جیهانە هونەرێکە تەمەنی هونەرە ناچێتە سەر و 70 ساڵ لە تەواوی جیهانەوە دروستکردنی دامەزێنەی هونەر مامۆستایەکی بیرکاری بۆ چونکە شێوازە ئیشکردنە لە هونەرە پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ هونەری بیرکاریە بۆیە ئەمە توانین پێ بڵێن هونەرێکی بیرکاری بیرکاریە باش نوێ ناتوانێت من خۆم لە بیرکاریە الحەمدا زۆر باشم بەڵام بیرکاری زۆر پێویستە ڕاستی بۆم ئیشە هونەرێکی وردەوە ئیمڕۆ ئاستی هونەری سترینگ ئارت پێشکەوتوترین ئاستی کێشانی تابلوێ لە بە پۆترێت یعنی لەسەر یەک بازنگە بزمار کە فەیزی ئەو کەسەت بیوە کە دەرچێ و لەسەری دروستکەی ئیمڕۆ ئەو قۆناغ بەرزترین قۆناغی هونەری سترینگ ئارتە. کاکزاخۆ ئاماژە بۆدا کە لە جیهاندا لە کەیەوە دروست بوو و مێژۆکەی بۆکەی دەگەڕێتەوە با باسێکی بکەین لە نێو کووردا بۆکەی دەگەڕێتەوە. بەڵێ وەڵای من 2017 بە دوای ئیشی دارتاشیەوە ئەڕۆشتم حەزم لە ئیشی دارتاشیە زۆر هونەری سترینگ ئارتم بەرچاوکەوت هونەرێکی زۆر تازە بووە یەکەم لۆگۆژ لۆگۆی دوکانی کوڕێکی برادرم بوو دروستم کرد پیشانی یەک دوو مامۆستای هونەرم ما کە 5-6 ساڵ بوو دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانی سلێمانی بوون یعنی زۆر عەجباتیان لێوتی زاخۆ ئەم ئیشە تۆ کردوتە ئەمە یەکەم جارمانەیە بە بیبینین لە هونەرە جوانەکانی سلێمانی شەشتی وامان نەبینیوە ئیتر نازام لە دوای ئەوە داغڵی سیستەمی هونەری کراوێ من لە 2017 تێگەڵێ میشە بوو ماوەی 5 ساڵە بەڵام بەداخەوە نزیکی ساڵێک و 8 مانگێک لی دابڕام لە دوای ساڵ و 8 مانگەوە ئەم شێوە تازە دروست بوو لە جیهانە منیش دیراسێکی تەواوم کرد لەسەر ئەم شێوە بە نزیکەی 8 مانگ زیاتر کە لەسەری بەردەوام بووم لەسەر دیراسەکردن لەسەری ئەم ئیشە تاکو و فکرەکەم دەستکەوت و فکرەکەی زۆر قورچە زۆر وردە تەرکیزی زۆری پێویستە ئەو ئیشی ئەم تابلویانە لە 16 سعات ئیشکردنەوە دەست پێگە هەتا 24 سعات ئەین تابلی وایە بە 16 سعات تەواو بێ تابلی وایە بە 20 سعات تەواو بێ هەیە بە 18 سعات بە پێی قیاسی چڕی و چۆن بڵێم شێوازی کەسەکان ئەگۆڕێت. ئەمڕۆ بەس من و ڕێنواز لێرە پێشکەشکاریە نارتینین کاکچیا حسێنیش ئامادەیە ئەم جارە بەڵام با بڵین شێوەی کاکچیا حسێن وەکو تابلۆیەک لەگەڵ ئێمەدا ئامادەیە بۆچی چیا حسێن و هەڵبژارد بۆی ئەم تابلۆی بۆ دروستکەی کاکچیا تاوان کاکچیا خاڵۆزای خۆمەگەنی باوکی کاکچیا خاڵوی باوکمە و گەنجێکی زۆر سەرکەوتی بنەماڵەکەی یەخوا بێبی و زۆریشمان خۆشوێ هەمومان دایم لەگەڵ یان پاڵپشتێکی و کات بەڕێزە و لە بگمە لە کەناڵ شار قورساییەکی یەخوا بێبی وەڵایت کاکچیا پێم خۆش بوو هەر کاکچیا نییە ئەوەشیان باوکمە مامەسابەکە ئەوەی پێشتر مامەسابەکەکانیم زەی ئەویش شاعیرێکی دەڤەری شارە زوورەوە چەندی کتێبی ئەوەزەم 16 کتێبی هەیە لە بواری نووسی و شیعرە لە بوارە جیاوازەکانی ئەدەبا بۆیە بە پێویستم زانی کە ڕسمی هەردووکیان بکەم ئەوکو دوو کەسایەتی دیاری دەڤەرەکە و وی بنەماڵەکەی خۆم پێم خۆش و کە لەو نمایشی کە ڕۆژی 29 مانگ کردم ئەوان شتەیە بەشدارم و زۆر سپاسیشیانم کردوگیان لەوێنە ئامادە بوون بەڵێ. کاکزاخۆ وەکو دەزانین ئەم هونەرە جیاواز لە هونەرەکانیکە هونەرێکی تایبەتە دروستکردنی تابلۆیەک تا چەند کاتی دەبێت تا چەند ماندووبوونی دەوێت تابلۆکی چیا حسێنیش چەنە کاتی ویست باوەش بزانین بە دیاریکراوی کاتی تابلۆکان کاتی زۆر پێویستە منم کاتم دابش کردۆ بەسەر 4 ڕۆژە چونکە من هەر ئیشی ئەم هونەریە ناکەم یەک دوو ئیشی کەم هەیە پێوە مەغژوڵە بمانی ئەم ئیشە نەمکرۆ بە سەرچاوی ژیان بەڵام تا ئەم دەقەیە وەک حەزێکی خۆم بە حکومی ئیشەکە تۆزێک قورسە و توانای مادی زۆریشی پێویستە ئەنی بەس وەکو حەزی خۆم لە پێی مەجالەکانی خۆمە من ڕسمی دروست ئەگەم ئەین من تابلۆیەک وەکو پێم وتی لە 16 سعات بۆ 24 سعات ئەخایەنێت ئەوەی خاڵۆچیا ئەزام 17 سعات و 18 سعات دویشم دیاگە ئەوە نەبوو باش لە بیرمەوە چکە لەگە کۆمەڵە تابلۆ بوو ئیتر نەکەوتمە ئەوەی کە بینوسم کاتەکان ئەوەنە کاتی پێچێ من ئەم کاتت دابش کردۆ بەسەر 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژە جاری وا هەیە مەجالم هەیە ئێستاگە مەجالم هەبوو تابلو تەڵەبێکم هەبوو تابلۆیەک بە 3 ڕۆژ تەواوم کرد عنی بەپی کات و مەجای خۆم من ناتوانم کاتی خۆم بە تەواتی بەم ئیشە چونکە ئەمیشە
ناتوانم بیکەمە سەرچاوێکی داهات بۆ خۆم الحەمدوللا من لە شوێنیکەوە سەرچاوی داهاتی خۆمێ و دەوام و فەرمانبەری حکوومەتم کێشەم نییە بەڵام ئەمە وەک حەزێک تا ئێستا بەکارمێنە بەڵام ئێستاگەر لە هەوڵی ئەوان وەک بزنسێک بەکاری بێنم لەگەڵ یەک دوو کۆمپانیا قسەم کردووە کە ئینشاڵڵا وەکو پرۆژەیەکی بچووکی لێ بکەین کۆمەڵی گەنجی دەبەرەگە خۆمان سوود ببینێ لەم بوارە بە حکمەوە ئیشێکی تازە و هوەرێکی جیاوازە خەڵک زۆر حەزی لێت یعنی خەڵک زۆر حەزی لەو ئیشە تازەیەکە ببینێ زۆر باشە هەر لەسەر خواستی خەڵکی بۆ نمونەوێنەکان دروستەکە یان خۆت خودی خۆت بۆ نمونە سەرسامی هەر کەسایەتیەک بی بەڵێ ئەیکەی بەتا من لە ئێستاە پرۆژەیەکم ڕاگەیاندووە بۆ خۆم بەتەنیا هەرچەند ئیش بەتەنیا بکەی زۆر باش نییە لەگە کۆمەڵە برادەرمە هاوکاری مەگەن لە شێوازی شخصیەتەکان کە هەڵی بژێرم بۆ یەکەم قۆناغی پرۆژەکەیشم بستونەی مانگ پێشکەش کرد کە کۆمەڵێ بە بەشداری کۆمەڵە کەسایەتی و هونەرمەندی کوردستان بوو و من لەم پرۆژەیە چەند مانگ جارێک بە پێی توانای خۆم ڕسمی چەند کەسایەتی هەڵە بژێرم و پەیوەندیان لەگەڵا بەسم کە ڕۆژی پێشانگاگە ڕۆژی نمایشکردنی تابلۆگانم لەوێنە ئامادە بن پێشکەشیان بکەم وەک چۆن کاکچیامان پێشکەش کرد کاک ئەریوانمان پێشکەش کرد لەوێنە ئامادە بوون پێشکەشیان بکەین وەکو ئەوەی خەڵک پەیوەندیم پێوە ئەکات بۆ ڕسم دروستکردن زۆر ئاساییە من ڕسمەکانیشیان بۆ دروست ئەەکەم و زۆریشم پێخۆشەکە خەڵک زۆر ئیشەکانی منیان بەدڵەوە بۆ مونەرە تازەیە خەڵک قبوڵی کردووە بەڕاستی هەر شتێک ئەگەر لە کۆمەلگا قبوڵی نەکات سەرکەوتو نابێت الحەمدوللا من تا ئێستا کۆمەلگای کوردی خۆمان زۆر بەباشی بەرەو پیریواتن زۆر باش قبوڵیان کرد کاک زاخۆک و لە دیمەنەکان و لە تابلۆکان شادەی بینین ئەو تۆناتی لە دەموچاوەکانە بەکارت هێناوە تۆناتێکی نەرمە ئەمە بۆ قەڵەم ئاسانە مێبزان بۆ دەزوو چۆنە وەڵایی تو مۆزوعی تۆن و شێوازی دەرکردنی ڕسمەکان من ئەمە پێش ئەوەی لەسەر تەختەکە ئیشی لەسەرکەم نزیکی 5 بۆ 6 سعات جاری وایە 7 سعاتی ئەو کاتە تەنها لەسەر وەرەقە ئیشەکەم کۆمەڵێک کەس هەیە بۆیان نردوو مەڵەن ئەپلیکیشن هەیە و ئەمانە هەیە من بە زۆریانەمە دوتم ڕاستە ئەپلیکیشن هەیە ئەپلیکیشن هەیە و شتە دروست ئەگات بەڵام ئەپلیکیشن یەک تۆنەکانت تێگەیە دوو داوای تەقەڵی زۆرت لێەکە ساگە من هەر ڕسمێک لەمانە مەگەر ڕسمێک زۆر جەنجاڵ بێ بچێتە 2700 تەقەڵ کەواتە هەر یەک جۆرە دەزوو بەکارێنی لە تۆناتەکان بەڵێ هەموو یەک جۆر لەسەر وەرەقە بە یاساگانی بیرکاری ڕقەمەکان دروست ئەەکەم و دەری ئەەکەم دوایکە لە مدەی 8 سعات بۆ 10 سعات بۆ 12 سعاتی تر کاتەکەی فەرقەکە ئەیچنمەی خەمە سەر تەختەکە هەر لەسەرەوەی کەوتت با بزانین قۆناغەکانی دروستکردنی تابلۆیەکی سترینگ ئارت چۆنە لە چێوە دەستپێکی لە چێوە کۆتایی پێێت بەڵێ وڵایی وەکو قۆناغ حەز ناگەم زۆر ڕوونکردنەوەی لەسەرەوە بەس شتێکی ئاسایی پێڵم ئەمە من یەکەم جار ڕسمەکە لەسەر وەرەقەیەکدا ئەنێم لەسەر هەفتا بە هەفتا بە قەڵەم بازنەکە ئەکێشم ژمارە و بزمارانی کە لەسەر خواستی خۆمە فەرق ناکات 200 300 هەرچەند بزمار کە خۆت ئەتوانی ئیشی لەسەر بکەی فەرق ناگا لەسەر وەرەقەکە بەخاڵ دیاری ئەەکەم و بەڕاستەیەک و قەڵەمێک بەخەت لێدەم چۆن دەزوەگە بە تەقەڵەکان لێم و وەکو ژمارە لەناو بایلەکەم نووسم کە نووسیمە و کاتە لە کۆمپیوتەر ڕایە کێشمەوە کە ڕام کێشە ئاسایی لەسەر تر پێویست ناگات لەسەر تەختەکە خۆدی لاکەی بزانی چاوی وا دەرچووە دەمی وا دەرچووە لوتی وا دەرچووە لەسەر وەرەقەکە چیت بۆ دەرچێ 100 ڕەگە گوازێتەوە سەر تەختەکە چونکە ئەم ئیشە لەسەر تەختەکە ئاسایی ئەتوانی بیکەی کە پێش ئەوەی بیخێتە سەر وەرەقەین ئەتوانی لەسەر وەرەقەیشی لێ نەگەی بخێ سەر تەختە بەڵام زۆر ناڕەحەتە چونکەم ڕسمانەی منە کە دروستی یەکەم لە دووری 3 متر بۆ 5 متر لە 100 دەرەکەوێت کە تۆ چیت کردووە بەڵام کە تۆ تەختەکە لە نزیکتەوە بێ مەسافەی 50 سانتیم 6 سانتیم لێمەوە دوورە هیچ شتێکم بۆ دەرناکەی بەڵام لەسەر وەرەقەکە ئاسانتر بۆ من دەرەکەوێت کاک زاخۆ ئەی جۆری و دەزوۆی بەکاری دێنی هەموو دەزوێک دەتوانی بەکاربێنی لەم هونەرەدا بەڵێ وڵایی جۆری دەزووی نەبڕی پێڵین لای ئەمەیتر نازانم زمانەکان و زاراوەکانە گۆڕێ هەنێ شوێنێ پێڵی نەپسێن دەزووی نەبڕە بۆی ئەم دەزوە من زەختی لەکەم کێشی ئەنەمەگە دەستکەن لە تابلۆگان و زۆر قایمە وەک فەرشێکی چنرا وایە ئەبێت دەزوویەک بێت تەحملی ئەو ئیشە بکەوە من تەختەک شێوازی تەختەکە بەس بەداخەوە بزمار زۆر کێشەمەیە لەگەڵ بزمار لە وڵاتی خۆمانە ئیتر هەر ئەو بزمارم دەسەکەوێت چونکە نوعەتێکی بزمارێ ژەنگ هەڵ نایەنێ کوالیتی وە خۆی مێنێتەوە تەمەنیشی درێژە زۆر هەوڵما دەسم ناکەوێت ئەمانە ژەنگ هەڵێن ئەمانە بێ بۆ یاخیکە ئیساگە سێریکێ هەر هەمیسە بزمارەکانم بۆ یاخکرەوە بۆی تەمەنی کەمە درێژ بێتەوە بەڵام من ئێساگە لە هەڵبژاردنیم ڕسمانە باشترین تەختەم هەڵبژاردەوە باشترین دەزوو لەگە بزمارەکار کەسیشی بۆکەم پێڵم بزمارەکەت لە وڵاتی خۆمانە هەر ئەوە نیە لە دەرەوەیش داوام کردووە
ئەم کۆمپانیا و شتە هەیە گەیاندن داوام کردووەڵێن وڵی دەستمان ناکەوێت زۆر چاکە. بەڵێ باشە کاک زاخۆ هەموو ڕسمەکان کە ئێمای بینین ڕەش و سپی و ڕساسی دەکرێت تابلۆیەکی ڕەنگاوڕنگ بوونی هەبێ دەزووێت بەکاربێنی بۆ منە بە چەند ڕەنگێکی جیاواز لە تابلۆیەکە دەزوو بەدی بکرێ تابلۆی ڕەنگاوڕنگ ئێساگە حالیان لە دیراسی ئەوام لەسەر ئەوە ئیشەکەم تابلوێکی ڕەنگاوڕنگ دروستکەم بەڵام بەجددی تابلوی ڕەنگاوڕنگ زۆر قورسە هەرکێ قورسە ینی بەس بە حکومی من پێشتر ئەمەم کردو کاری بۆ من کەمێک ئاسانترە نەک زۆر ئاسان ئەین لەوچێ لە سەدا 25 بۆ 30 ئیشەکانم ئاسانکە بەڵام زۆر ناڕەحەتە چونکە ئێسا منم ڕسممان بە یەک جۆر دەزووی کەم ڕەشە ڕسمی وا هەیە ئەو بەپی و بە دوواداچوونی من بۆم کردووە لە مدەی مانگێکە بە دوواداچوونی بۆەکەم ڕسمی وا هەیە 7 ڕەنگە 6 ڕەنگە 5 ڕەنگە هەیە تا 10 ڕەنگە ڕواین تۆ بێت 10 جۆر دەزوو دابنی 10 ڕەنگ دەزوو دابنی لەسەر هەر هەمووی ئیش بکەیت اینجاگە تابلۆکەت بۆ دەرەچێت و لە ڕێگەی ئینتەرنێتیشەوە لەگە کۆمەڵێک هونەرمەندی جیانیا قسەم کردووە ینی هەرچە من ئینگلیزیم تەواو نییە بەڵام بە پێی حکمی قاموس وشت قسەیان لەگەڵ ئاگەم یا بۆنی برادرەوە هەمویان ئەڵێن ئەمە سیستەمی کۆمپیوتەری ئەبێ دروستیکەی وەک ئەوەی تۆ نییە کە دروست کردووە لەسەر کاغەز و وەرەقە ئەو پێویستی بە سیستەمی کۆمپیوتەری هەیە بێ ئیشەکانی زۆر ورترین توانای دروستکردنی ملەوەن ناتوانم بە ڕاستەوخۆ وەک ئەم دروستیکەم ئەبێ بە سیستەمی کۆمپیوتەر ئیشەکانی بۆ تەرتیب بکەیت و ڕانەکان جیا بکەیتەوە اینجاکە ئیشی لەسەر ئیشەڵا لە ئایندەی نزیکە ئەتوانم ئەویش دروستکەم کۆڵیش نایم هەتا دروستی نەکەم چونکە ئەگەر ئەو دروستکەم ئەبم بە یەکەم هونەرمەندی ستریت ئارت کە لە ستەر ستایلی پۆتێت لەوەنم کردبێت هەرچەند ئەمەش من خۆم بە یەکەم ئەزانم لەبەرەوەی هیچ کەسێک بەقەدەر من تابلۆی دروست نەکردووە هیچ کەسێکیش وەک من کوالیتەکەی زۆر باش نیانی ڕسمەکانی من ئەگە سەیری کاک بەختیار عەلی و سەیری دکتۆر فەرات پیرباڵکەی لە دووری 1 مەترەوە لە 100 ڕسمەکەت بۆ دەرەچێ و ئەوە ئامانجی منیشە ئەمەیە ڕسمەکان وا لێ بکەم ئەنی لە دووری 1 مەترەوە یەکسەر هەر کەسێک سێری بکرد ڕسمەکەی ڕاستەوە خۆ ببینێ ئەین لی دوور نەکەوێتەوە ڕخنەکان لە دووری 1 مەترەوە ببینێ کاک زاخۆ دەمەوێت بزانم ئایا سترینگ ئارت تەنها دەتوانی با بزمار و دەزوو کاری لێ بکەی یان دەتوانین لەگەڵ ماتریالە جیاوازەکانیشدا تاقی بکەیتەوە وڵای سترینگ ئارت خۆی بەشی ئەم پۆترێتەی نەبێت کە لەسەر ئەمێنە بەشەکانی کەی بۆ یاخی تێگەڵەکرێ نقێمی تێکەڵەکرێ کچان کۆمەڵە کچەیە لە ئەیان بینیم کە ئەوی شانەگەن بۆ یاخی تێکەڵەکەن نقێم نام بریسکە گۆڵ شتەکانی تێکەڵەکەن زۆر جوانە بەڵام من بە حکمی ئەوەی خۆماوە بەم ئیشە ئەوەکانی گەم هەمووی بەلاناوە بەڕاستی ئەین تەلەفۆنیشم بۆگەن بۆ لۆگۆ بۆ کۆمەڵە ئیشیکە کاتم زۆر ئەگرێ و ناتوانم ئیشکەم لەسەری بۆیە پیانەڵم ناتوانم بیکەم ڕقەمی کەسێکی کەیان نێمەکە بزانم لەو بوارە زیرەکە بەڵام وەکو هونەری سترینگ ئارت ئەتوانی تێکەڵێکی لەگەڵ هونەرەکانی کێشە شتێکی زۆر ئاسان و شتێکی زۆر جوانیش دەرەچێت هەموو تابلۆکانی ئێرە بینین بە شێوازێکی بازنەی دواتر لە نێو بازنەکەدا پۆرتێتەکەی خۆت ئەوێنی کەسایەتێکە دروست کراوە مەرجە بە شێوازێکی بازنەی بێت نه ئەتوانی بە چوارگۆشەش بیکەیت بەڵام چوار گۆشە یەک کێشەی هەیە من بەدڵم نییە سەرەتا نزیکی 2 مانگ ئیشم لەسەر چوارگۆشەگەر کە دروستی بکەم ئەوم بۆ دەرکە و چوارگۆشە تیشکی زۆرە ئەین چۆن بڵێ کە ئەتەوێ ئێری چاو دروستکەی تۆ بێت دەزوو بەری بۆ ئەو چاو ئەبێ بە تیشکە ئەین لە لای چاوە تیشک زۆر دەرەکە بەڵام لە بازنە ئەو تیشکەی تایە بەس زۆر کەمتر بۆیە من چوارگۆشەم بە ڕەفزانی بەڕای خۆم ئەشتوانم بیکەم و زۆر کەسیش پێ مەڵێەوە بۆ نەتکردووە نازانی نای ئەتوانم بیکەم بە شتێکی زۆر ئاسانیشە لۆچێ ئەمە لەو گرانتر بێ ئەو زۆر ئاسانتر بێ لەم بەڵام بە حکومی کە من مادەم ئیشێگەکەم 5 ڕۆژ پێوە مانووە بم ئەو هەموو هەوڵی لەگەڵایەم حەز ناگەم ئیشێک کەم کە جوان نەبێ ینی تەلەفۆنم بۆکەم بۆ ئیش خۆم ئیشەکەم بەدڵ نەبێت نایەمەوە کابرا ئەڵێم ڕسمی کەم بۆ بنێرم و ئیشە تاوی نای ئەو ئیشت نامێت دیکێکی بۆ ترویسەکە چکە جوانیە کە تۆ خۆت ناوی خۆت نابێت شێوەکار و نەرمەند شتێکت بی بە خەڵک کە 100% نەبێ یا عەلاقەت 98% نەبێ ئیشەکەت بگەێنی ئێستا ئیشمە بۆ لە 190 پێکاوە نەماوەتەوە بەکابرا تومە ڕسمی کەم بۆ کاکە خۆم بە دڵمەوە بەخوا من نەیەم و حەزم لەو ئیشە نیە ڕسمی کەم بۆ بنێری ئیشت بۆ ئەی تابلۆ هەبووە دووجار دووبارەم کردوەوە بەس لەبەرەوەی 100% دەچێت من چواگۆشەم بەلای خۆمەوە جوان نییە و پلانیشم هەیە چواگۆشەیەکی گەورە دروستکەم بە تەلی مسەلح هەر بە ئاسن هەمووی بۆی لە شوێنێکی دەرەوە عین چۆن بڵم لە هەڵەبجەی تازە لای ئێمە کۆمەڵە شوێنی بەتاڵمانەیە شتێکی وا دروستکەم کە گەورە بێت قیاسەکەی 2 مەتر بە 2 مەتر بێت و هەموو کەس بیبینی ئەین لەسەر جادە دامەرێت بەڵام
جارێت دەرفەتم بۆ نەڕەخساوە ئیشەڵا لە ئایندە ئەوەی شەکە. ئینشەڵا لە داهاتوو. کاک زاخۆ ئەوانەی کە لێرە لە ستۆدیۆ ئەیبینین و ئەو تابلوانیش کە لە دیمەنەکاندا دەیبینین زیاتر کەسایەتە دیارەکانی کووردا ئایا ئەمە داواکاری خەڵک بووە یان خواستی کاک زاخۆ خۆیەتی؟ بەڵێ وەڵایی بۆ مۆزوعی کەسایەتیەکان ئێمە بە هەنێشتەیە بە حقیقەت باسی گەین کوردستانی ئیمڕۆ کە گەیشتوتە ئەم ئاستە گەیشتوتە ئەم کە ئاستی کە ئێمە بە ئازادی تایە ئاژین بە ئازادی تایە قسەکەین کۆمەڵێک خەڵک باش کۆمەڵە کەسایەتی زۆر باش کە هەوڵ و مانوبوونی زۆر زۆریان ناوە تا ئێمەیان گەیاندۆ بە ئێمڕۆ. بەڕای من چەندێک پێشمەرگە کە لەبەری جەنگا بوو خزمەتی پارێزگایی لە کوردستان کردووە هونەرمەندەکانی کوردیش ئەوەنە لەبەری جەنگا بوون کە هونەر و کەلتوری کوردیان گەیاندۆ بە جیهان و من زۆرم پێ خۆشە خزمەتی ئەوام بکەم و من ئەگەر 100 جاری کەیش من پێشانگاکانم دووبارەکەم و تابلۆکانی خۆمیان بە هەدیە بەمێ لە قەناعەتی خۆمە ناگاتە لە سەدا یەکی ئەو خزمەتی کە ئەوان کردویان و من ڕێزی تەواوان بۆ هەر هەمویانەیە بەڵام بە حکومی ئیشەکەی من تۆزێ ورد و قورسە هەر بەرنامەی و 10 تابلۆ پێشکەشەکەم هەر جاری 10 کەس هەڵەبژێرم فەرق ناکە هونەرمەند بێ یا کەسایەتی بێ یا ڕەنگەکان بێ چونکە من هونەری خۆم تێکەڵی هیچ ڕەنگێک ناگەم هەر کەسێک CV بخوێنمەوە بزانم خزمەتێکی باشی کردو بە کوردستان من تابلۆیەکی بۆ دروستەکەم و پەیوەندی لەگەڵ ئابەسم و تابلۆگەی خۆمی پێشکەشەکەم وەک دەستخۆشیەک بۆ ئەوەی کە خزمەتێکی زۆری کردو بە کوردستان. ئەمە تەختەیە. ئەم تەختەیە چۆن بڵێ تۆ بە شێوازێکی تایبەت داوای دەستکەوتنی دەکەیت یاخود دەکرێت جیاواز لەم تەختەیە لەسەر شتێکی دیکەش دیسانەوە ئەم هونەرە بنەقشێنرێت. بەڵێ من خۆم ئیشی هەر خۆم ماوەی 4 ساڵە بێر ئیش لە دارتاشی هاگەم ئیشی کەوانتەر و معرەس بەستانی تەختەکانیش ئیشی خۆتە؟ بەڵێ نا تەختەکان هەمووی تەڵەبی دەروێت لە وڵاتی خۆمانە لەکوێت نا لە وڵاتی خۆمانە لەکوێت دوای تەختە بەرەم بێنین گەیشتیناتەوە ئاستە زۆرمان پێخۆشە بوو نا بە حکمی من پێشتر لە کارگەی دارتاشیا بووم و کۆمەڵی خەڵکی باشە ناسم دەستیان خۆش بە زۆر هاوکاری مەکەن ینی چەند جار چوم شتم پێویست بۆ شتم لێ بڕاوە تەختەم پێویست بووە لە کاتێکی وا لێ پێویستم بۆ نەمتوانیەوە لە سلێمانی داوای کەم و لەوێ چاکیکەم یەکسەر بۆیان بڕیم و بۆیان نردوو ماڵیان ناوە یا لە سلێمانی بە تەبەقی گەورەیەنم هەر لە کارگەگا بۆمە بڕن PVC یەگەن جوان مەرد مەزبوط یەگەن وێ خەن ناو سیارەکەم وەڵم دەبڕۆگاکە خواحافیزم نەناەوەی کارگەی خۆمان نییە خۆمان ناتوانین تەختە دروستکەین لە وڵاتە ئیشەڵا ڕۆژێکە بێ بتوانین تەختەی MDF دروستکەین. ئەو کاتام خۆ تەختەکە دروستکەوە هەم تابلەکانی زۆر باشە. لە قسەکانی پێشوتدا وتت 2700 دەزوود بەکارهێناوە نازام لۆ تێنەگەشتن ینی چەند دەزوو بەکارهێن چۆن پێت بڵێم ئێستاگە کە لە ژمارەیەکەوە بۆ نمونە ئەیبێ بۆ ژمارە 150 ئەم پەیوەندی بە بیرکارێکی خۆتەوە بەڵێ لە ژمارەیەکەوە بۆ نمونەی بێ بۆ 150 ئەمە تەقەڵێکی پێڵێ لە 150 بۆ نمونەی بێ بۆ 200 ئەمە بێ بە 2 تەقەڵ لە 200 ییتەوە بۆ 140 ئەمە بێ بە 3 تەقەڵ یعنی تۆ چەند بزمار بکەیت ئەوەنە تەقەڵەکە و ئەو دەزوەی من تۆپەکە نەبڕاوە ئەین لەکوێ ئەو دەزوە بەدەستەوە بقرتێت یان تەواو بێت ئەبێ گرەیەکی لێ بیتەوە یەکسەر دەست پێگەی نەک بڵێ چاوەکەیم دروست کرد لەو سەرگرێ و لەم سەرگرێ ئەمسەر و ئەو سەری ئەو دەزوە دوو گرەیەکە ئەی بەسی لە بزماری یەکەم گرەیەکیش کە کۆتایی پێ ئەهێنیت و هەتر ئەچتۆ سەر ئەو بزمارەی خاڵی دەستپێکی کە کردوت یعنی ژمارە یەکی لەگەڵ ژمارە 100 بۆ ڕێژەی دروستکردنەکەی ڕێکەچێتەوە سەریە خاڵ ئەین لەکوێ لە چ نقطەیەکا دەست پێگەی ئەسوڕێتەوە یێتۆ سەر ئەو نقطە ینی لە جیاتی دەزۆکەی من بڵین تەقەڵ ڕاسترە بڵین زیاتر لە 2000 تەقەڵ بەکارێنەوە بەڵێ زیاتر لە 2000 تەقەڵ بەکارێنەوە تا مەگەر ڕسمی کاک فەریدون قاسم بۆ دروستم کرد ئەوەی کە عونی لە گراماگا بە عونی ناسراوە پەیوەندیم لەگەڵا بەستی کاک زاخۆ حەزەکەم ئەو ڕسمە بێ ئیتر ڕسمەکەی کڵاوی لەسەرا بوو ملپێچیە بوو ملیوانیە بوو ئەرکی بەس ئەو ڕسمە مابزانم چووە دەوری 2800 تەقەڵ نەمهێشتووە چونکە زانین بۆ هەتا وەکو تەقەڵ زیاتر لێ بێ ڕسمەکە تاریکترە بێت بۆی کە ڕسمەکەم تاریکتر نەبێت بە کەمترین تەقەڵێکم بۆی کوالێتەکەی زۆر باشتر کاک زاخۆ ئاماژە و بە جۆری ئەو بزمارانەدا کە بەکاری هێنی باز لە شێوازی دانانی بکەین تا چەند سەختە لە ڕووی سکێچەوە دوور نزیکی مەودای ئەو بزمارانە لە یەکەوە وڵی بزمارەکانی ئەبێت هەمووی یەک قیاس بێت هەمووی بە یەک قیاسدانەدا بێ بۆ بەرزیەکەیشیان تا ڕادێکی زۆر باش یەک قیاس بێت چونکە تۆ ئەم دەزوانە کە ڕای ئەکێشی ئەگە بزمارەکە زۆر لە یەکەوە نزیک بێت ئەو هەدەفەی تۆ ئەتەوێت نای پێکێت یان ئەو خاڵی تۆ داتناوە بۆ ئەو
ڕسمە دروستیکەی نای پێکە ئەبێت تا ڕادێکی زۆر باش بزمارەکان لێ یەک قیاس بێ ینی هەر ئەو 200 بزمار کە دایەکتی لەسەر خواستی خۆت ئەبێ هەموو بزمارەکان بینەکە یەک قیاسی بەڵام ئەگەر لە چەند دانەیەکە یا دەدانێت 12 دانەیە کەمێک زیاد و کەمیە بێ و کێشە دروست ناکە بەڵام نەک نیوەی زیاد بێت و نیوەی کەم بێت بە شێوەیەکی هەرەمەکی دانرێ خودۆک ئاماژ و پێداوی ژوو کۆپلیکیشنێکە بێت دابنرێتەوە نا بە هەڕەمەکی دانانرێ ئەوە بەس کە ئەو ڕسمی بەس خەریتی ئەو بزمارانە کە دەسم کرد بە دروستکردنی ئەو بزمارانە کە داینێم وە هەمووی بەیە قیاس بێ باوەڕێگازم 4 ساعت و نیم پێچوو هەمووی بە حسابات دانیشتون بە حاسیبە و بە ڕاستە و بە ئەمەی ناویم لە بچۆ بە پرگال و بەم شتانە دانیشتون بۆی هەر هەمووی یەک قیاس دەرچێت ئیتر بە حکمی چۆن بڵم 10 ڕسم 15 ڕسم جارێ خەریدەکەم تازەکەمەوە یەک خەریتە دروستەکەم بۆ 15 ڕسم 10 ڕسم 20 ڕسم زیاتر ناتوانانی پێی چونکە شوێنی ئەو بزمارە کە دای ئەکتیت کونەکەی گەورەترە بێت و شوێنەکەی لەقەبێ ئەین چۆن لەش فەرقەکات ئەبێت 15 ڕسم جارێک تۆ خەریتەی بزمارەکەت بگۆڕیت زۆر باشە کاتی ینی چنە کاتت پێچێ لە کاتی وێنە کێشەکان یاخود بە بڵین لە کاتی دروستکردنی پۆرترێتێک و چەندێک تەقەڵ بەکارێنی ئەمانان نووسیتەوە کە بۆم لە تابلۆکە تەواوەکەی هەروەکو یادگاریەک بمێنێتەوە نەوەڵی تا ئێستا شتی وام نەنووسیوە دایکی لەسەری نییە تامەکان نەوەڵان نەمنووسیوەتەوە بەخوا بە حکمێ من تۆزە مەجاالم زۆر کەمە لە بوارەگای ئیشکەم ئەنی بەس ئەوەیە حەزەکەی خۆم تێر بێت چکە بەڕاستی ئەم ڕئیشانە زۆر عزیێتەیە زۆری شووردە بەس باوەڕتانە بێ ینی کە تەواو ئەەکەیت و دائنیشی سێرێکی کایبینی جوانێتتر دڵ ئاوەخوات چۆن بڵانی لەزەتێکی ئەمەنە خۆش ئەچێژی حەزەکەی زووتر ڕسمی کەسێکەت بۆ بێ یا کەسایەتێکی کە هەڵبژێری دروستی بکەیت هەتا ئەم دەقە منوە ئەین لەوە نزیکی 25 ڕسمم دروست کردووە بۆ هەموو ناڕەحەتی و 3 مانگە 25 ڕسمم تەواو کردووە ئاین 25 جار ئەو لەزەتە هەموو جارە تام و چێژی خۆی بێ ئیشەڵا هەروەشە بێ بەردەوامیشە بم لەسەری کاتزاخۆ ویستم ئەوە بزانم کە ئێستا بێگومان ژمارێکی زۆر لە بینەران ئەیانەوێ تابلۆی هاوشێوەیان هەبێت تۆ لەسەر داواکاری خەڵکی لەسەر داواکاری بینەرانی ئەمە دەتوانی هەندێک تابلۆ دروست بکەی بۆ نمونە بڵێ بیفرۆشیتەوە یاخود کەسانێک پەیوەندیت پێوە بکەن بۆ دروستکردنی تابلۆی تایبەت بەخۆیان لە چ ڕێگەیەکیشەوە پەیوەندیت پێوە بکەن من پیج و ئەکاونتی خۆمەمەیە لێرەوە ناوەکانیشان بڵێ سپاسەکە بەڵێ وەڵا ناوی پیجەکەم هەب بە ناوی زاخۆستینگ ئارتایی فەیسبوک و ئینستاگرامەکەشم هەر بۆ ناوەیە وە سناپچاتەکەیش هەر بە ناوی زاخۆستینگ یەک دامناوە لە ڕێگەی ئەو سیانەوە خەڵک پەیوەندیم پێوە ئەکەن من هەرکەس پەیوەندیم پێوەکە ڕسمەکانیان لێ وەرەگەم داوای 4-5 ڕسمیان لێ یەکەم بۆ ئەوی کامیان جوانتر دەرچوو لەسەر ئەویان ئیشکەم و ئیتر هەیە تەلەفۆنم بۆکە ئێستاکە لامە و توێتی کاک زاخۆ من بۆ مانگی 15 ئەیدی میلادی شخصیەکە ئەمەیە ڕێک بێنیتێ بەردەم هۆڵەکە بۆم وەکو سوپرایزێکی لێ بکەیت هەیە پێمەڵە کاکە یەکی دە ئەمەوێت بۆم تەواوکەی ئیتر حەزەکە چۆن بڵم حەزەکە بیکا بە سوپرایز چونکە میشەی من زیاتر بۆ هەدیە بەکاری هێنن هەدیەکی زۆر جوانیشە لێوە پەیوەندیم لەگەڵا بەستن و منیش داوای ڕسمەکانیان لێ یەکەم 4-5 ڕسمیان لێ وەرەگرم مامەڵەکە تەواو ئەەکەین و موعیدی وەرگرتنەوەیان ئێمێ ئەڵم بۆ چ ڕۆژێکت پێویستەیە هەیەڵێ من حەزەکەم زوو تەواو بێ ئەڵم دەمنەوە نایخەمە ڕیزەوە لە مەجالێک یاکسەت بۆ دروستەکەم بەڵام هەیشە موعید مەیاتی هەیەڵم میسا لا ماڵێ ڕسمم لە ئەڵێ 11 بۆم تەواو بکەیت دانێکم لە ئەڵێ مانگی 12 پێویستمە ئیتر ئەوانە لە بۆ نەوشتیانێ لەو کاتەیە ئەوێ بۆ ئەو کاتە حاضر بێت ناوێت زوو داینێم و ڕسمەکە دابنێ و چۆن بڵێم کوالیتی تێک بچێ و یا شتێک لێی باخراوە بێ ڕێک معیدەکەمە دێ من لە معیدی خۆیان بۆی دروستەکە سپاس بۆ کاکزاخۆ بەکرد شێوەکار کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە ئامادە بوویت و ستۆدیۆ بۆ کردین بە پێشانگای عزیێت ئێوەشمە جێگەی خۆشحاڵی بۆ ئێمە ئەمڕۆ ڕەنگێکی کەو یا بە پرۆگرامەکەمان سپاس بۆ تۆ سپاسدانە میوادارم بێت بێگومان بەدڵمان بووە بە تایبەتی تابلۆکەی چیا حسێن ڕێنوازانیە بێگومان شتێکی جوان و تایبەت بوو زۆر ئینشاڵڵا شتی باشتریشی بۆکەی ئینشاڵڵا لە داهاتوە خۆشەویستان و چانێکمان دەبێت و دەگەڕێینەوە.